لەسەر دوایین پێشات و یاخود دوایین زانیاری لەسەر جەنگی رووسیا و ئۆکرانیا و کاریگەریەکانی خۆشەوی محەممەد پامێری کوردستان 24 لە مۆسکۆ، بەڵام ئەم جارە لە مۆسکۆ لەگەڵمان نیە، لە ستۆدیۆی کوردستان 24ەوە لەگەڵمان دەبێت وەک میدیاکارێک و پامێری کوردستان 24 کە نزیکترین کەسە لە جەنگەکەەوە گفتوگۆی ئەم باسی لەگەڵ دەکەین. زۆر زیندوو ئەم شەو جیاوازتر باسی ئەو جەنگە دەکەین. بەڕێز خۆشەوی بەخێر هاتی، سپاس دەکەین کە ئامادەی لەگەڵمان لە ستۆدیۆیە. بەخێر بێتەوە، سەفەرتان سەلامەت. بەرلۆی بچمە ناو باسەکەەوە لە دەستگایەک ئیشمە کرد، یەکێک لە بەڕێوەبەرەکانمان ڕۆحی شاد بێکێسە لە ژیان نەماوە، پەیوەندی کردبوو بە هاوڕێیەکی دیکەمانەوە، شەو درەنگ بوو، هاوڕێکەمان خەوتە بوو بۆی نەگەشتە بوو بچێت کارەکەی ئەنجام بدا. بەیانی پێوە دوتی ڕۆژنامە نووس نابێ بخەوێ، میدیاکار نابێ ئیسراحەتکە. جا هەرچەنە نازانم سەردانەکەت هۆگاری سەردانەکە چێ، بەڵام میدیاکار نابێ ئیسراحەتکە، بۆیە بانگەشتمان کردووی. با بێنە سەر باسەکە. جەنابتان نزیکترین کەسن وەکو میدیاکارێکی کورد لە جەنگی رووسیا و ئۆکرانیاوە. جارێک باسی ئەومان بۆ بکە بزانین لە رووسیا چی دەگوزارێت. بەڵێ، لە دوای ئۆپەراسیۆنی تایبەتی سەربازی کە رووسیا وا ناوزەدی دەکات و ئۆکراینیا و ڕۆژئاواییەکان وەکو جەنگ ناوزەدی دەکەن، ڕەوشێکی نوێ هەم بۆ رووسیا و بۆ جیهانی شاتوتە پێش لە ڕووی ئابووری و هەروها لە ڕووی سەربازی و تەنانەت کۆمەڵایەتی و دەرونیش کە خەڵک بە جۆرێک لە جۆرەکان، من ئەگەر باس لە ڕووسەکان بکەم، ئاسوودەنین لەو جەنگەی کە وڵاتەکەیان دووچاری هاتوون، بەڵام وەکو بەشێک لە هاوڵاتیانی وڵاتەکەش پشتگیری دەستەڵاتی وڵاتەکەیان دەکەن بەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا لە سنوورەکانیان نزیک بوونەوە بوونەتە هەڕەشە بۆ سەرمناسایشی وڵاتەکەیان. بۆیە لە پاڵ ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە خەڵک لە هاوڵاتیانی رووسیا وڵاتەکان جێهێشت و چوونەتە وڵاتانی تر، بەڵام خەڵکێکی شەیە بە تایبەتی لاوان و گەنجان چەکیان دەستداوەتێ و چوونەتە بەرەکانی جەنگ. ئەگەر چی باس لەوە دەکرێت کە بەشێکیان بە زۆر بردراون، بەڵام بەشێکیشیان ئامادەی ئەوان تێدایە کە پارێزگاری لە وڵات و لە سەروەری خۆیان بکەن. بۆیە بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی رووسیا زۆرینەیان نیگەرانن لەو جەنگەی کە تووشی هاتووە، چونکە پێیان وایە هەم لە ڕووی ئاینی و مەسەدیەوە لەگەڵ ئۆکراینیەکان ڕاستە وەکوونەتەوەی کەمێک جیاوازیان هەیە، بەڵام سەردەمانێک کیڤسکی ڕووس، کیف پایتەختی رووسیای پێشوو بووە. بۆیە وەکو خوێن، وەکو ئاین، وەکو مەسهەب، تەنانەت لە ڕووی نەتەوەیش خزمایەتی و پەیوەندیکی کۆمەڵایەتی تۆ لە نێوانی ئەم دوو میلەتەدا هەیە. بۆی ئێستا تەنانەت ڤلادیمیر پوتینیش باسی لەوە کرد کە ئەم جەنگەی کە هەیە وەکو شەڕی براکوژی سەیری دەکا، بەڵام هیچ دەرچوونێک نەبووە لێی کە بتوانن ڕێگەیەکی تر بدۆزنەوە، هەروەکو چۆن پێشتر سەرۆکی رووسیا و سرگەی لاڤرۆڤی وەزیری دەرەوەی رووسیا ڕایانگەیان کە داوای گەرنتی سەربازی یاخود ئەمنیان بۆ وڵاتەکەیان دەکرد، بەڵام گاڵتەیان پێکراوە. بۆیە دوا هەمین ڕێگا کەوان گرتویانەتە بەر ئەو ئۆپەراسیۆنە تایبەتە بوو کە لە 24 شوباتی ڕابردوو هی ساڵی ڕابردوو ئەم جەنگەی لێکەوتەوە. ئەم جەنگەی باشە، زۆر بە کورتی باسێکی ژیانی ئاسایی ڕۆژانەی هاوڵاتیانمان بۆ بکە لە رووسیا. دۆخەکە چی بەسەر هاتووە؟ چ گۆڕانکارێکی بەسەر هاتووە؟ من ئەگەر باس لە ئەوەی کە پێشتری باسم کرد، هەندێک کێشەی کۆمەڵایەتی دەرونی، چونکە سترێس و قەلەکیەک بۆ تەواوی هاوڵاتیانی وڵاتە دروست بووە، بەڵام لە ڕووی ئابووریەوە تەنها ئەو کەل و پەل و پێداویستانەی کە لە دەرەوەی وڵاتەوە دێن، بە تایبەتیش هی وڵاتانی ئەوروپا کێشەی بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتە دروست کردووە، چونکە موچەی هاوڵاتیانیان بەو شێوەیە نییە، بەڵام بەرهەمی ناوخۆییان هەم نان بە ڕێژەیەکی زۆر کەم بەرز بۆتەوە بە بەراو لەگەڵ وڵاتانی ئەوروپا. نرخی گاز و کارەبا و سوتەمەنی بە شێوەیەکی گشتی گۆڕانێکی وای بەسەردا نەهاتووە. واتە لێرەدا ڕووسەکان دەڵێن ئەوەی کە بۆتە قوربانی ئەم جەنگە وڵاتانی ئەوروپان، چونکەوەی کە ئێستا دەبیندرێت تەواوی ئەو هێڵی و بۆڕە گازانەی کە گازی رووسیا دەگوازێتەوە بۆ وڵاتانی ڕۆژئاوا، ئێستا کە لە شەڕدا لەگەڵ ئۆکراینیا ئەم بۆریە گازە هێشتا بەردەوامی هەیە و گازەکە دەڕوا لە کاتی جەنگیشدا. بەڵام با بێمە سەر خاڵێکی تر بۆ خۆتە زانی کە یەکێک لە لەمپەر و ڕێگریەکانی بەردەمکاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەوانی ئەوەیە کە دەستگەشتنە بە زانیاری. با بزانین لەوێ خۆشەوی محەممەد چۆن زانیاریەکانی بەدەست دەکات، ئاسانە یاخود لەوێش کۆتوبند هەیە؟ بە شێوەیەکی گشتی بە تایبەتی لەسەر بابەتی جەنگ کۆمەڵێک زانیاری و داتای
دەکرێت بڵێم نادروست یاخود پێچەوانە و دژیەکەن بە تایبەتی ئەو داتا و ئامارانەی کە لەلایەن میدیاکانی ئۆکرانیا و ڕۆژئاوا بڵاو دەکرێنەوە سەبارەت بە جەنگەکە و هەروەها قوربانیەکان جۆرێکە و ئەو زانیارانەی کە رووسیاش بڵاوی دەکاتەوە جیاوازن. رووسیا بە شێوەیەکی گشتی هاوکار بووە لەگەڵ میدیاکارانی بیانی بە تایبەتی لەگەڵ کوردستان 24 پێشتریش بە تایبەت کە پرسی کورد لە مەسلەی ڕوبەڕووبوونەوەی جەنگی داعشدا ڕۆڵی کاریگەریان هەبوو هەمیشە لەلایەن بەشی ڕاگەاندنی کۆشکی کرێمل و هەروها لەلایەن وەزارەتی دەرەوە ینی ڕێزێکی تایبەت و دەرگاکرانەوەیەکی باشتر بە بەراورد لەگەڵ میدیاکانی تر بۆ کوردستان 24 هەبووە لە پرس کۆنفرانس و هەروەها لە میتینگ و دیدارە سیاسیەک باڵاکانی سەرۆکی رووسیا و وەزیری دەرە و تەنانەت وەزیری بەرگریش کوردستان 24 ئامادەبوونی هەبووە. بەڵام سەبارەت بە جەنگەکە ئەگەر چی ئەمە چەند جارێکیش داوامان کردو بۆی کە بچینە بەرەکانی جەنگ بە پاساوی ئەوەی کە تاوەکو گروپی ڕۆژنامەوانی کۆ دەبنەوە ئەگەر چی گروپی ڕۆژنامەوانی تر بردراون بە تایبەتی ڕووسەکان. بەڵام من دەکرێت بڵم ئەو سەخت گیریانەی کە بۆ میدیای ڕۆژئاوایی دروستکراون بۆ ئێمە دەستکراوەترن و باشتر لەوان دەستمان دەگا بە زانیاریەکان بەڵام هێشتا لە ئاستی تمۆح و خواستی ئێمەدانیە بۆی کە چاوی بینەری خۆمان و هەروەها گوێی بینەر و بیسەری خۆمانی پێ ئاشنا بکەین. بەڕێز خۆشەوی محەممەد هاوکارمان لە مۆسکۆ لە ئەستۆدیۆی کوردستان 24ەوە گەلێک سوپاس بۆی کە ئامادەبووی لەگەڵمان دەستان خۆش بێ و ماندوو نەبن. زۆر دەستان خۆش.